تێکچوونی ژیانی خەڵک و خراپبوونی گوزەرانیان بۆتە هۆی ئەوەی هاوڵاتیان بە شێوازێکی نەرێنی کاردانەوە لە بەرامبەر ئەم دۆخەدا بنوێنن. هەندێک کات کاردانەوەکان بە جێهێشتنی نیشتیمان و سەرهەڵگرتنە بۆ وڵاتانی بێگانە و هەندێک جاریش دروستبوونی ڕووداوی نەخوازرا و جۆرەکانی توند و تیژیە تا دەگات بە کوشتن و خۆکوشتن. هەوڵەکانی کوشتن و خۆکوشتن لەگەڵ ڕووداوەکانی دیکەی توند و تیژی بۆتە سیمایەکی دیاری هەرێمی کوردستان. بەرپرسانیش کەم تەرخەمن لە بەرامبەر ئەو ڕووداوانەی کە بە شێوازێکی بەردەوام ڕوو لە هەڵکشانن. شەوی پێنجشەممە لە سەرەینی هاوڵاتیەک لە گەڕەکی ڕزگاری شاری سلێمانی لەلایەن دوو کرێکارەوە کوژرا و دوای ئەوەش ئۆتۆمبیلەکەیان بردووە و هەڵاتون. هەروەها هەینی تەرمیژنێکی تەمەن 30 ساڵ دۆزرایەوە کە جەستەی یاسەواری گولەی پێوە بووە و تەرمەکەشی سووتێنراوە. لە ئەولێری پایتەختیش گەنجێک هەوڵیدا لەسەر پردێکەوە خۆی بخاتە خوارەوە و خۆی بکوژێ بەر لەوەی لەلایەن هێزەکانی پۆلیسەوە ڕزگار بکرێت. ئەم ڕووداوانە دوایەوە دێت ڕۆژی پێنجشەممە و تەپێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجە ڕایگەیاند بەهۆی سیرکردنی ئاسایی و دەمەقاڵێ کەسێک بە چەقۆ کوژراوە. هەروەها لە ڕانیە هاوڵاتیەک ئۆتۆمبیلەکەی خۆی سووتاند. لە مانگی ڕابردووشدا چەندین حاڵەتی جیاوازی کوشتن و خۆکوشتن لە پارێزگا جیاوازەکانی هەرێم تۆمار کراوە و ژمارەیەکیش تۆمەتبار بە کوشتن لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراون. زیادبوونی حاڵەتەکانی تاوان و توندوتیژی لە کۆمەڵگای کوردیدا بە بڕوای چاودێرانی دەروونناسی چەندین هۆکاری لە پشتە کابەشێکی بەرچاوی پەیوەندی بە خراپی گوزەرانی خەڵک و دروستبوونی ئەو بۆشایی و جیاوازیە گەورەیە هەیە کە لە نێوان چین هێژار و دەوڵەمەنددا دروست بووە. لەگەڵ ئەو نەعەدالەتەی کە وای کردووە زۆرینەی گەنجان بیر لە جێهێشتنی وڵات بکەنەوە. هەروەها شارەزایان پێیان وایە کە بێکاری و بێهیوایی ڕۆڵی گەورەیان هەبووە لە ئەنواندنی کاردانەوەی خراپ و پەنابردن بۆ ڕێگەی نایاسایی بە مەبەستی گەیشتن بە دابینکردنی ژیانێکی باشتر. بەدەر لەوەش هەندێک میدیا ڕۆڵی خراپیان بینیوە لە دروستکردنی کۆمەڵگایەکی پڕ لە توندوتیژی. بەتایبەت فیلم و درەماکانیان ڕۆڵی گەورەیان بینیوە لە شێواندنی دەرونی خەڵکدا. لەگەڵبوونی ئەم دۆخە و دووبارەبوونەوەی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن و جۆرەکانی دیکەی توندوتیژیش هاوڵاتیان بەرپرسان بە تاوانباری یەکەم دادەنێن لەوەی کە وڵاتیان بەم بارودۆخە گەیاند و هیچ چارەسەرێکیشیان پێ نییە بۆ گۆڕانکاری و ئارامکردنەوەی دەرونی خەڵک. هەروەها دەستگا ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان ڕۆڵی خۆیان نەبینیوە لە دابینکردنی ئاسایشی تەواودا. لەپاڵ زیادبوونی ڕووداوەکانی توندوتیژیش هاوکات کەم تەرخەمی لە ڕێگەوبانەکان بۆتە جەنجێکی دیکە کە ڕۆژانە ئەوڵاتیان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە دەبنە قوربانی. حکوومەتی هەرێم کاوەکاری سەرهەڵدانی چەندین قەیرانە و چەندین ساڵە بە نایاسایی و بێبەزەیانە دەست بۆ موچە و قوتی خەڵک دەبات لەگەڵ نەمانی پاساوی قەیرانی داراییش کەچی هێشتا هەر هەمان مامەڵەی پێشوو لەگەڵ هاوڵاتیانی خۆی دەکا و هیچ مافێکی ئاساییان پێڕەوان نابینێ. خۆشیان ڕۆژ بە ڕۆژ لە سەر حسابی داهاتی هەرێم دەوڵەمەندتر و خۆشگوزەرانتر دەبن.